هەر دیار دەبێت و هەر ون نابێت. خۆم نازانم زۆر جار مناڵەکان پێم وەڵێ دەڵێن مەڵێ حاڵم باش نییە، هەر کەس لێت دەپرسێ بڵێ باش، بڵێم باش بەسەر چاو. چونکە لە کوردستان وایە ئەگەر تۆ بڵێی سەرە گێژەم هەیە یا بڵێ مەسەلەن دپرێژنێکم بەیاڵێن فڵانە کەس شێت بووە. کاک عەبدول زۆر زۆر یارمەتی منی دەدا بۆ ئەوەی کە زیاتر بن لە هەرچەند وتم سلێمانی تەمەنێکی کەمە بۆ فۆلکلۆر بۆوانە، بەڵام سلێمانی جێگە پەنجە لە ناو هەموو شارەکانە دیارە حەقی خۆشێت و مافی خۆشێتی کە پێی بڵێ سلێمانی شاری شاران. بەڕاستی زۆر کاتتان ناگرم، ئەگەر توانیم کورتێک مقامتان پێشکەشەکەم و ئیجازەی مامۆستا و ئەو هونەرمەندانەی کە لێرە دانیشت. لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من، هەرچەندە گەڕێم بێسەر شوێن ماوە دڵی من. ئاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی ئاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من، یاخۆ بە چ داخێکەوە سوتاوە دڵی من. چۆن نەڕژێ سەیری سروشکم وەکو باران، ئاخ جا چۆن نەڕژێ سەیری سروشکم وەکو باران، چۆن هەر وەکو یاقوب نەبمە شۆرەی شاران. ئەوەرە خزاڵ لو يوسف برسي ولا بقى نويارا
hiç la vadlim yara 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 بخاك